لەگەڵ تەشەنەسەندنی ڤایرۆسی کۆرۆنا هێشتا خەڵکی کۆ دەبێتەوە لە بازاڕەکان، میوانیەکان و بەشێک لە بناری شاخی کۆیژە هێشتا لە گەورەی مەترسیەکە تێنەگەیشتن و هەر دەڵێی نایەنەوێت باوەڕ بۆ بکەن کە کۆرۆنا هۆکاری مەرگی هەزاران نەفەرە لە جیهاندا و ئەگەر بۆ جۆرەی ئێستا کۆبوونەوە و قەرەباڵخی بەردەوام بێت دەبێت باجەکەی زۆر بە قورسی بدرێت. هەرچەندە لیژنەکانی قایمقامیەت و هێزە ئەمنیەکان ڕێوشوێنی هاتوچۆکردنی هاوڵاتیانیان بە تەواوی سنووردار کردووە، بەڵام تا ئێستا هاوڵاتیان بە تەواوی پابەندی ڕێنماییەکان نابن و هاتنە دەرەوە هەرماوە. باسەوە بەس هاوکاری بەڕاتی یاسای سلێمانی و هێزی ئامادە و لێوێ پاراستنی سلێمانی پۆلیسی هاتوچۆ بەداواچوونی وردەکرێت بۆ ئەو شوێنانە هەمویان پابەندی ڕێنماییەکان ئەکرێن. قەرەباڵخی هەیە ئێوە بینیتان ئێوەش لەوێ؟ بەڵێ لە ڕۆژانی ڕابردووە حەملەمان بۆ کردو بەردەوامە بین. تا ئێستا لە سەرتاسەری جیهاندا نزیکەی 20,000 توشبووی ڤایرۆسی کۆرۆنا گیانیان لەدەستداوە و ئامارەکەش ڕوو لە هەڵکشانە. لە هەرێمی کوردستانیش لە هەفتەی یەکەمدا تەنها یەک حاڵەت بەدیکرا، بەڵام لە هەفتەی چوارەمدا ڕێژەی توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا بۆ 99 کەس بەرز بوویەوە. تەندروستی سلێمانی پێشبینی کردووە لافتەکانی داهاتوو زۆر لەو ڕێژەیە زیاتر دەبێت ئەگەر هاوڵاتیان پابەند نەبن و لە ماڵەکانیان نەمێنەوە، ڕەنگە کارەساتی گەورە ڕوو بدات. هەمیشە ئێمە ڕێنمایی خۆپارێزیمان دەرکردووە کە بەوەی کە قەرەباڵغی دروست نەکەن، کە کۆ نەبنەوە لە شوێنەکان، کە کۆڕ و کۆبوونەوە نەکەن، نەچنە دەرێ لە ماڵەکانی خوارە بمێننەوە، کە ئەگەر لە ماڵەکانی خۆشمان ناماینەوە پێویستە هەر پابەندی ڕێنماکانی خۆپارێزی بین بە چ شێوەیەک بەوەی کە گرنگی بین بە پاک و خاوێنی تاکە کەسی خۆمان لە ماڵەکانمانە، زوو دەستمان بشۆین، بە ئاوی گەرم خۆمان بشۆین، دەمروتمان بە ئاوی گەرم پاکەینەوە، قوڕمان وشک نەبێت، نەهێڵی مناڵوشتمان بچێتە دەرەوە، میوانداری نەکەین، سەردانی کەس نەکەین. ئەگەر پێویستیشمان بە کەرەسەی ڕۆژانە بێ، خواردنی ڕۆژانە بێ، یەک کەس لە ئەندامی خێزان ئەویش بە دەستکێش و ماسکەوە بچێت بۆ ئەو نزیکترین شوێن لە ماچێتەکەی نزیک خۆیان، هەچی پێویستە بە خێرایی بکڕۆ بگەڕێتەوە بۆ ماڵەوە. لیژنەی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بڕیاری داوە لە ئێستا بەدواوە بە کۆڵان و گەڕک و سەیرانگاکان هێزەکانیان بڵاویان پێ بکرێت و لێپێچینەوەش لە هەموو ئەوانە دەکەن لە کۆڵان و گەڕک و بەردەرگاکانیش دانیشتن و کۆبوونەوە دروست دەکەن، چونکە ئەو کۆبوونەوانە مەترسی دروست دەکات کە سلێمانی و هەرێمی کوردستانیش بەرەو کارەساتێکی گەورەی مرۆیی دەبات. ڕەمی عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.